گەنجێکی هەڵەبجەیە و دەرچووی بەشی ئایتیە. ئەو وێبسایتێکی تایبەتی بە پرۆسەی خوێندن لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەیی دروست کردووە کە وێبسایتەکە بەبێ بەرامبەرە و چەندین تاقیکردنەوە پرۆسەی ڕاهێنان و ڕێگای فێربوونی بۆ خوێندکاران خستووەتە ڕوو. ئێستاش وێبسایتەکەی بەبێ بەرامبەر ستووەتە خزمەتی خوێندکارانەوە. ڕاستێکی لە فکرەی دروستکردنی ئەم وێبسایتە سەرەتا بەو جۆرە هەڵ مێشکمان کە خۆم قوتابی بووم لە پۆلی 6 ئامادەیی بە دوای وێبسایتەکە ئەگەڕام کە کاتم بۆ بگەڕێنێتەوە کە بتوانم بە ئاسانی ڤیددیۆکانم دەستکەوێت کە بتوانم بە ئاسانی کتێبەکان یان مەرجەمەکانم دەستکەوێت یان بتوانم بە ئاسانی تاقیکردنەوە بکەم تا ئاستی خۆم بزانم ئەتوانم لە ئیمتیحانی وزاریە بەشداری بکەم یاخودنا یاخود پرسیارێکم بۆ دروستە بوو ڕاستەوخۆ ئەمویست پەیوەندیەکەم بە مامۆساکانەوە بەڵام نەمەتوانی. وێبسایتی زانستگا لە 6 بەش پێگاتووە کە سەرجەم بەشەکان پێکدێن لە پرۆسەی ڕاهێنان و گەشەدان بە زانیاریەکان کە گرنگترین بەشەکانی تاقیکردنەوەی خوێندکارە لەلایەن خۆیەوە. تایبەتمەندیەکانی وێبسایتەکەی ئێمە لە چەند بەشێک پێکدێت کە لە پۆلێکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەیی تێدایە کە لە 6 بەش پێکدێت کە بەشی ئامۆژگاری کە دوو بەشی لێبێتەوە و بەشی منداڵان و بەشی پۆلی 12 و هەروەها بەشی تاقیکردنەوەکانی تێدایە و هەروەها بەشی پەیوەندیکردن بە مامۆساکانی تێدایە کە لەبەر ڕاستەخۆ توانێت پەیوەندیکە بە مامۆساکەوە و هەروەها بەشی زانکۆلانی تێدایە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلانی دوای قۆناغی 12 ئامادەی بێ بەرامبەر فۆرمی زانکۆلانی بۆ تەلەبە پڕەکرێتەوە. ئەگەر خوێندکارێک کتێبەکانی پرۆسەی خوێندنی ساڵێکی نوێی بوێت یاخود بیەوێت لە ڕێگەی ڤیدۆوە پرۆگرامەکان لە وەرزی پشودا بخوێنێت دەتوانێت لە وێبسایتەکەەوە وەریان بگرێت. وەکو کتێبەکان هەموو کتێبەکانی زیاد لە خۆناغی یەکی سەرەتاییەوە هەتاکو 12 ئامادەیی بۆ نمونە ئەگەر قوتابیە کتێبێکی دەست نەکرد لە مەکتەب یان لێون بوو ویستی دیسانەوە وەریگرێتەوە ئەتوانێت لە ڕێگەی وێبسایتێکی ئێمەوە بچێت ڕای کێشیان هەر ڕاستەخۆ لە ناو وێبسایتێکی ئێمەوە سەیری بکات و هەروەها بۆ تاقیکردنەوەکان قوتابی چەند جار بێ ئەتوانێت تاقیکردنەوە بکات چەند جارویسی لەسەر بێتوانێت تاقیکردنەوە بکات ئەتوانێت ئاستی خۆی دڵنیا کاتەوە لەسەری. محەممەد بادین دەیەوێت لە داهاتوودا سیستەمی زمانی ئینگلیزی لە وێبسایتەکەدا جێگیر بکات ئەو کات خوێندنی پیشەی و شێوەزاری کورمانجیش بۆ وێبسایتەکە جێگیر بکات. ئەو تۆڕێک لە مامۆستایانی کردووەتە ئەندامی وێبسایتەکەی کە ئامادەن بەبێ بەرامبەر وەڵامی پرسیارەکانی خوێندکارەکان بدەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.